باشە هەر بەڕاست پرسیارێک پارێزگاری کەرکووک چی کردووە وا هێندە باسەکرێت؟ ئایا کەس لەم عێراق و هەرێما لە شێوی ئەو دانیە وا هەموو چاوەکان لەسەر پارێزگاری کەرکووکن؟ ساڵێکە ڕێبوارتەها بووەتە پارێزگاری کەرکووک ئەشهەدوو ئەزموونێکی تەواو جیاواز بوو. ئەو پارێزگارە دژایەتی زۆر کرا، بەڵام لە کۆتایی توانی سەرکەوتوو بێت. با من سەرنجتان بۆ بەشە لە کارەکانی ئەو پارێزگارە گەنجە ڕابکێشم. بەڕەنجی ڕێبوارتەها 9 پرۆژەی گەورەی پرد و ڕێگەوبان و 6 باخچە و پرۆژەی سەوزایی ئەنجامدرا. لەگەڵیا زیاتر لە 7,000 متر ئاوەڕۆ دروست کرا و نزیکەی 1 ملیۆن متر چوارگۆشە لە 27 گەڕەکی شارەکەتا کۆنکرێت کرا. بۆری ئاویش بۆ بەشێک لە گەڕەکەکان و 14 پرۆژەش لە 6 قەزا و ناحیە بە سەرکەوتووی جێبەجێکرا. کارەکانی ئەم پارێزگارە هەر ئەوە نەبووە، وەڵا ئەگەریی نەکردبێلانی کەم توانیوێتی کە پشکی کارەبای نیشتیمانی لە شارەکەیە لە 700 مێگاواتەوە بۆ 1014 مێگاوات زیاد کرد. بەوەش کارەبای هەوڵاتیانی لە 7 کاژمێرەوە بۆ 13 کاژمێر بەرز کردەوە کە ئەمە بووە هۆی ئەوەی کە نرخی مۆلیدەی ئەهلیش لە 15,000 دینارەوە ببێت بە تەنها 3,000 دینار. براوەڵاگەرم پارێزگارە تەمەنی بەقەدەم کابینی حکوومەتی هەرێم بووە لەوانەیە لە شەو ڕۆژێکدا 24 کاژمێر کارەبای دابیم کردایە. خۆی ئاشکراشە هەر 24 ساعتەیە لە شەو ڕۆژێکە، بەڵام دڵنیام ئەیتوانی وەش بکەم. ناحەقم نییە کەواڵم، چونکە لەو ساڵەیە 4 وێزگەی کارەبایی لە ناوچە جیاوازەکان دانا و 400 مەحاویلی کارەبا و زیاتر لە 10,000 ستونی کارەباشی لە سەرجەم ناوچەکە جێگیرکرد. کارەکانی ئەوەنە زۆرن کە هەز ناکەیت ئەم کارانە ئیشی 1 ساڵ بێت، بەڵام دیمەنی شارەکە شاهێدی ئەو پرۆژە زۆرانە ئايات کە هەر لەو ساڵەیە 4 پرۆژەی گەوری لە بواری نەوت ئەنجام دراوە کە بەهۆیەوە نزیکەی 10,000 هەلی کاری دروست کردووە. جگە لە کاری سەوزکردن و پاکردنەوەی شارەکە 7 پرۆژەی جیاواز لە کەرتی تەندروستیدا ئەنجام درا. لە کەرتی پەروەردەشە 11 قوتابخانەی نێودەوڵەتی کراوەتەوە و بەردی بناقەی 7 بینای قوتابخانەش دانراوە. لە کۆتایی قسەکانمە ئەتوانمەوە بڵێم کە بەجددی ڕێبوارتەها هەلی نییە و هاوشێوەی ئەو نە لە ڕابردووە لە هەرێم و عێراقا هەبووە، نە لە داهاتووشدا هاوشێوەی دەبێت.